ئەو کاتتان باش قوتابیانی بەڕێز لە ڤیدیۆ ئەم جارە باسی سفێریکال کۆردینەیت دەکەین. لە ڤیدیۆکانی پێشتر باسی پۆلەر کۆردینەیتمان کرد، توان ئار و تێتە بەکاردێنین و لە دوای ئەویش باسی سلێندریکال کۆردینەیتمان کرد، وتمان ئار و تێتەی پۆلەر لەگەڵ زێتی کارتیزیان دەبێتە پۆلەر. ئەمڕۆ باسی سفێریکال کۆردینەیت دەکەین. لە سفێریکال کۆردینەیت x y و z لە کارتیزیان کۆردینەیت دەگۆڕین بۆ ئار و تێتە و فای. واتە لە سفێریکال کۆردینەیت دووریەک کە پێ دەڵێن ئار لەگەڵ دوو گۆشە تێتە و فای بەکاردێنین، بەڵام پێویستە ئەو بزانین کە ئار و تێتە و فای ئەوانە هیچ پەیوەندیەکیان بە ئار و تێتەی پۆلەر یان سلێندریکال کۆردینەیتەوە نییە. ئار ئەو دووریەیە کەەوە لە چەقی تۆپەکەوە تا خاڵێک لە سەر تۆپەکەەوە حسابی دەکەین کە پێ دەڵێن پۆزیشن لە چەقەوە یان لە ئۆریژینەوە کە دەکەوێتە چەقی تۆپەکە تا خاڵێک لە سەر تۆپەکە، ئەمە پێ دەڵێن پۆزیشن. ئەوە پێناسەی ئارە، چەند ئار زۆر بێ حەزمی تۆپەکە گەورە دەبێت، چەند ئار بچووک بێت حەزمی تۆپەکە بچووک دەبێتەوە. دووەم گۆشە ثێتا، ئەو گۆشەیەیە کەوە لەسەرەوەی تۆپەکەوە، لەسەرەوە تۆپی ڕابڵێن تۆپەکەوە قیمەکەی بە دێنە خوارەوە تا بنی تۆپەکە کە دەکاتە لە سفر لە بۆ پای. زانە ئەمە ثێتا لە سفر لە بۆ پای، کەواتە ئار لە سفرەوە لە بۆ ئینفینیتی دەبێت، ثێتا لەسەرەوە لە بۆ بنەوە ئەمەشیان لە سفر لە پای دەبێت. فای چۆنە؟ فای خولێکی تەواو، یان دەسوڕێتەوە بە دەوری تۆپەکە لە ناوقەدی تۆپەکەوە، ئەجا لە هەر خاڵێک لە خاڵەکان وەرگری خولێکی تەواو و خولێتەوە تا دەگاتەوە هەما خاڵ، ئەمە سفر لە بۆ دوو پای، ئەمەش دەبێتە فای. کەواتە بۆ دیاریکردنی هەر خاڵێک لەسەر ئەو تۆپە پێویستیمان بە ئار و تێتە و فای. بە گۆشەیەک تەنها ناتوانین شوێنی خاڵێک لەسەر تۆپێک دیاری بکەین، کەواتە پێویستیمان بە ئار هەیە، دووری لە چەق، لەگەڵ تێتە ئەو گۆشەیە کە لەسەرەوە بۆ بنەوەیە، لەگەڵ فای ئەو گۆشەیەکەوە خولێکی تەواو دەخولێتەوە بە دەوری تۆپەکەوە. و هەر ڤێکتەرێکمان هەبێت ئێمە لە سفێریکال کۆردینەیت دەیبێتە سێ بەش، بەشێکی دەکەوێتە سەر ئار، بەشێکی دەکەوێتە سەر تێتە، بەشێکی دەکەوێتە سەر فای. و ئار و تێتە و فای ئەمە سێ یونت ڤێکتەرن لە سفێریکال کۆردینەیت بەکاردەهێنرێت و گۆشەی نێوانیشیان نۆهەتە ئار و تێتە و فای. گۆشەی نێوان ئار و تێتە نۆهەتە، تێتە فای نۆهەتە، ئار و فایش نۆهەتە. بۆ نمونە ڤیلۆسیتی دەبێتە سێ بەش، بەشێک لە ڤیلۆسیتی دەکەوێتە سەر ئار، بەشێک دەکەوێتە سەر تێتە، بەشێکیش دەکەوێتە سەر فای. با جاریشتریش ئەگەر بۆ نمونە سەیریکەین، بۆ ئێستا دەمانەوەی پەیوەندی نێوان ئەو گۆشانە ئەوەی کە لێرە باسمان کرد، ئار ثێتا لەگەڵ فای، ثێتا لەسەری لە بۆ خوارێ، فای لە خولێکی تەواو دەخولێتەوە و ئارش لە چەقەوە لە بۆ خاڵێک لە سەڕووی تۆپەکە. بمانەوەی پەیوەندی نێوان x y و z کارتیزیان کۆردینەیت لەگەڵ ئار و تێتە و فای بدۆزینەوە. زانە ئەگەر لێرە لە ئارەوە دەست پێ بکەین، زانە ئەمە دەبێتە ئار ساین تێتە، بزانە ئەمە ئەگەر لەو سێ گۆشەوە ئەگەر لاتەری بێکتەوا بکەین، ئەمە بزەوت ئار ساین تێتایە. و ئەگەر جارشتر بین ئەوە بەکاربێن، ئەمە دەبێتە ئار کۆساین تێتە، چکە ئەمە تەنیشتێتی ئەوە بەرامبەرە، ئەمەش تەریبە بە بەرامبەرەکە، ئەگەر لاتەریبەکە تەواو بکەین ئار کۆساین تێتە. و جارشتر ئەگە بین ئار ساین تێتە، ئەمەیان لەگەڵ گۆشەی فای دابنین، ئەوە دەبێتە ئار ساین تێتە کۆساین فای، ئەمە تەنیشتێتی بەرامبەرەکەشی دەبێتە ئار ساین تێتە ساین فای. یعنی جارشتر دەتوانین بڵێن x بە دەلالەتی ئار و تێتە و فای، یعنی ئێمە ئەگەر ئار و تێتە و فایمان هەبێت دەتوانین x بدۆزینەوە، دەتوانین y بدۆزینەوە، هەروەها دەتوانین زێتیش بدۆزینەوە. بۆ زیاتر تەوزیحکردنی ئەم ڕسمە هەمزان ئەمە دەبێتە سفێریکەڵ، دەتوانین جارشتریش پێناسی بکەینەوە لێرە زیاتر وازەحتر دیارە. بزانە ئەمە سێ گۆشەیەکە، ئەلەم سێ گۆشەیە
ئەم سێ گۆشەیە ئەو دەبێتە تەنیشت ئەو گۆشە لێرە نۆهەتا ئەو ئار کۆساین تێتایە ئەمە ئار ساین تێتە ئەو بەرامبەر کۆساین تێتە دەکاتە تەنیشت لەسەر ژێ ساین تێتە دەکاتە بەرامبەر لەسەر ژێ ئەو بەرامبەرە ڕێک لەگەڵ ئەم بەرامبەرە تەری بە و یەکسانیشە کەواتە جارشتر ئەگەر لێرە لەگەڵ گۆشەی فایش بەکاربێنین ئەمە دەبێتە ژێ ئەمە دەبێتە ئار ساین تێتە کۆساین فای ئەوش دەبێتە ئار ساین تێتە ساین فای جا لێرە واضح دیارەکەوە زێد دەکە ئار کۆساین تێتە ئێکس دەکە ئار ساین تێتە کۆساین فای و وای دەکاتە ئار ساین تێتە ساین فای یعنی لێرە دەتوانین بڵین ئەگەر ئێمە ئێکس وای زێدمان هەبێ دەتوانین ئار و تێتە فای دۆزینەوە بۆ بپێچەوانەوەش ئەگەر ئار و تێتە فایمان هەبێت یان ئێکس وای زێدمان هەبێت دەتوانین ئار و تێتە فای بدۆزینەوە لەم سێ هاوکێشەیە دەتوانین هاوکێشەی تریش بەدەستبێنین مثلا بۆ نمونە هاوکێشەی یەکەم تواندوو بکەین لەگەڵ ئەوەی دووەمیش تواندوو بکەین ئەوەی سێمیش تواندوو بکەین کۆیان بکەینەوە دەتوانین ئارمان بەدەست دەکەوێت ئار دووجای هاوکێشەی یەکەم کۆ دووجای هاوکێشەی دووەم کۆ دووجای هاوکێشەی سێم دەبێتە ئار تواندوو لەژێر ڕێک دەبێتە ئار سێتا دەتوانین بدۆزینەوە بە دوو ڕێگە سێتا ڕاستەوخۆ لە هاوکێشەی سێم دەتوانین بڵێن دەکا کۆساین ئینڤێرسی زێد لەسەر ئار یان دووجای هاوکێشەی یەکەم کۆ دووجای هاوکێشەی دووەم دابەشی زێد بکەین دەردەچێت و فای دەتوانین بدۆزینەوە بە دابشکردنی هاوکێشەی دووەم بەسەر یەکەم چکە ئار لەگەڵ ئار ساین تێتە لەگەڵ ئەمە دەڕوا دەبێتە تان فای دەکاتە وای لەسەر ئێکس کاتە فای دەکات تان ئینڤێرس وای لەسەر ئێکس کاتە بە ئەمان شێوە ئەگەر ئێکس وای زێدمان هەبێت دەتوانین ئار تێتە فای بدۆزینەوە بۆ نمونە ئەگەر خاڵێکمان هەبێت لە کارتیزیان کۆردینەیت یەک و یەک و یەک بێت یعنی ئێکس یەک وای یەک زێد یەک کاتە ئارەکەی دەبێتە ڕێژی سێ سێتایەکەی دەبێتە 54.73 بە هەردوو ڕێگە و فایەکەشی دەبێتە 45 وای یەکە ئێکس یەکە تان ئینڤێرس یەک دەکات 45 بە هەمان شێوە ئەگەر ئێمە گوتمان ئەو خاڵەمان هەیە لە کارتیزیان کۆردینێت عکسکەینەوە پرسیارەکە ڕێژی سێ ئەمە ئارە ئەمە سێتایە ئەمەش فایە جارشتر هاوکێشەکان بەکاردێنینەوە بۆ دۆزینەوەی ئێکس وای و زێد دەتوانین ئێکس وای و زێد بدۆزینەوە کە ئەم جارە ئەنجامەکەمان وەکو هۆمۆرگ بۆ ئێوە بەجێشتووە بەڵام نەتیجەی ئەمە ئەگەر خاڵێکمان هەبێت لە سفێری کاڵ بمانەوێت لە کارتیزیان بزانین دەبێتە چێ لە کارتیزیان کۆردینێت دەبێتەوە یەک و یەک و ئەمە هۆمۆرگە هەریکەن ئێکس وای و زێد لە هاوکێشەکانی پێشتر سێریکەن ئەو سێ هاوکێشەیە بەکاربێنن لە بەکارهێنان ئەم سێ هاوکێشەیە چکە ئار و تێتەوە فایمان هەیە ئێکس وای و زێد دەردەچێت دەکاتە یەک و یەک و یەک با ئینت ڤێکتەرەکانیش دەتوانین بە خشتەیەک بدۆزینەوە ئەمە ئار ئینت ڤێکتەرە تێتە یعنی ئێستا چۆن ئێکس وای و زێد دەکەینە ئار و تێتەوە فای دەتوانین ئای و جێ و کەی بکەینە ئار تێتەوە فای و بە هەمان شێوە دەتوانین ئار و تێتەوە فای بکەینە ئای و جێ و کەی ئەمەش لەم خشتەیە ڕوونکراوەتەوە ئێستا بۆتان نیشان دەدەین بەڵام پێشەوە بێنێ سەر خشتەکە ئەمە ئەگەر جارێشتر گۆڕانی ئار لەگەڵ کات داتاشراوی ئەم هاوکێشەیە وەرگرە دوو ئاراستەمان دەداتێ یعنی ئاراستەی ئار لەگەڵ کات دەگۆڕێت یعنی کاتێکی پارتیکلەکە لە خاڵێک دەچێتە خاڵێکتر لە سفێریکال کۆردینەیت ئار و تێتەوە فای ئاراستەکانیان دەگۆڕێت بەڵام ئەوەی کە گرنگە لێرە تەنها ئەوە بزانن ئاراستەی ئار لەگەڵ کات دەگۆڕێت دەبێتە تێتەوە فای ئاراستەی تێتە لەگەڵ کات دەگۆڕێت دەبێتە سالب ئار لەگەڵ فای ئاراستەی فای لەگەڵ کات دەگۆڕێت دەبێتە سالب ئار لەگەڵ سالب تێتە دووبارەی دەکەینەوە ئاراستەی ئار لەگەڵ کات دەگۆڕێت دەبێتە تێتەوە فای ئاراستەی تێتە دەبێتە سالب ئار و فای ئاراستەی فای دەبێتە سالب ئار و سالب تێتە و بۆ ئەوی هاوکێشەکانیش بە ئاسانی لەبەر بکەین ئەمە ئیشتقاقی یەک لە هاوکێشەکان ئەگە بڵێن دی فای ئۆڤەر دیتی بزانە ئاراستەکەی دەبێتە سالب ئار و سالب تێتە زانە لەو خشتەیە زۆر بە ئاسانی بزانە ئەمە شەش هاوکێشە دەتوانین بخوێنەوە وەکو لە سفێریکەڵ لە سلێندریکەڵ و بۆ لەرژی ئەو خشتەیەمان باس کرد مەسەلەن بۆ نمونەگە ئار بخوێنینەوە ئار دەکە ئای ساین تێتە کۆساین فای زائد جێی ساین تێتە ساین فای زائد کەی کۆساین تێتە ئەگە بمانێ فای بخوێنینەوە فای دەکە ناقص ئای ساین فای زائد جێی کۆساین فای
ئەگەر بمانەوێ ئەم جارە جێی خوێنینەوە جێ دەکا r sin ثێتا sin phi ثێتا cosine ثێتا sin phi زائد phi یونیت ڤێکتەر دارانی cosine phi بەم شێوەیە دەتوانین شەش هاوکێشە لەم خشتەیە وەربگرین ئەم خشتە سوودی ئەم خشتەیە چییە من ئەگەر ڤێکتەرێکم هەبێ لە سفێریکاڵ دەتوانم بیکەمە کارتیزیان یان ئەگەر ڤێکتەرێکم هەبێ لە کارتیزیان دەتوانم بیکەمە سفێریکاڵ وەک ئەم نمونەیە بزانم ئەمە ڤێکتەرێکە 3i زائد jk i jk کارتیزیان کۆردینێت دەتوانم i بگۆڕم لە بۆ r ثێتا و phi j دەکەمە r ثێتا و phi و k دەکەمە r ثێتا و phi بەم شێوەیە ئەمە عەکسەکەی بزانە ڤێکتەرێکم هەیە لە r ثێتا phi ئەمە سفێریکاڵە لێرە r دەکەمە i و j و k ثێتا دەکەمە i و j و k لەگەڵ phiش ئەنجامەکە ڤێکتەرەکەمان تحویل دەبێت مثلا ئەگەر لە سفێریکەڵ بێت دەتوانم بیکەمە کارتیزیان ئەگەر لە کارتیزیان بێت دەتوانم بیکەمە سفێریکەڵ وەکو پێشتر گوتمان لە سفێریکەڵ کۆردینێت تەنها یەک پۆزیشنمان هەیە ئەویش ئاڕە کەواتە پۆزیشن ڤێکتەر پێناسەکەی زۆر ئاسانە دەبێتە قیمەتی r جاران دایرکشنی r دایرکشنی r بە ئاراستەی زیادبوونی r دەبێت دیارە بە زیادبوونی ثێتا دەبێتە ثێتا یونیت ڤێکتەر بە زیادبوونی phi دەبێتە phi یونیت ڤێکتەر بۆ دۆزینەوەی ئەمە پۆزیشنە لە سفێریکاڵ کۆردینێت بۆ دۆزینەوەی ڤیلۆسیتی دەبێت داتاشراوەی ئەم هاوچێشەیە وەرگین بۆ داتاشراوی ئەم هاوچێشە دەکاتە یەکەم فی داتاشراوی دووەم زائیدەن داتاشراوی یەکەم فی دووەم وەکو پێشتر ئەمە ڤیلۆسیتی سەیریکە داتاشراوی یەکەم r نقطە ئەمە دەبێت زائد r dr over dt ئەمەمان پێویستە ها وتمان r دەگۆڕێت ئاراستەی r دەبێتە ثێتا و phi هاوچێشەکە وەردەگرین ئاراستەی r دەبێتە ثێتا و phi ئەمە لێرە داینەوە کەواتە ڤیلۆسیتی لە سفێریکەڵ کۆردینێت دەبێتە سێ بەش بەشێکی دەکەوێتە سەر r بەشی دووەمی ڤیلۆسیتی دەکەوێتە سەر ثێتا بەشی سێمی ڤیلۆسیتی دەکەوێتە سەر phi کەواتە ڤیلۆسیتی دەکەوێتە سەر r و ثێتا و phi دەبێتە سێ بەش ئەگەر بمانوێت قیمەتەکەی بدۆزینەوە دەبێت v r تواندوو بکەین زائد v ثێتا تواندوو v phi تواندوو کەواتە ئەو بەشەی قیمەتی ڤیلۆسیتی کە دەکەوێتە سەر ثێتا ها پێ دەڵێن r مشتەقە ثێتا قیمەتی ڤیلۆسیتی کە دەکەوێتە سەر r قیمەتەکەی کەواتە r نقطە dr over dt یان ئەگەر لە پرسیار گوتمان ئەو بەشەی ڤیلۆسیتی کە دەکەوێتە سەر phi قیمەتەکەی لە سفێریکاڵ کۆردینێت دەکاتە چی دەڵێ r phi نقطە sin ثێتا ئەمە بۆ بزانین هەر بەشە و خاڵشتی بۆ نمونە دەڵێن ئەو بەشەی ڤیلۆسیتی کە دەکەوێتە سەر ثێتا لە سفێریکاڵ کۆردینێت قیمەتەکەی کامەیە دەڵێن r مشتەقە ثێتا ئەگەر لە هەڵبژاردن هێنانەوە یان r مشتەقە ثێتا کامەیە کام بەشی ڤیلۆسیتیە لە سفێریکاڵ کۆردینێت ئەو بەشەیە کە دەکەوێتە سەر ثێتا ئەی r phi نقطە sin ثێتا کامەیە دەڵێ ئەو بەشەیە کە دەکەوێتە سەر phi r نقطە ئەو بەشەیە کە دەکەوێتە سەر دایرکشنی r ئەگەر داتاشراوی ئەو هاوچێشەیە وەرگرین بزانە بەس داتاشراوی وەربگرین ئەو هاوچێشەیەکی دوور و درێژکە هەم بزانە ئەو چار تێرمەزانە دوو وەریان دەگرین ئەو دووە بەتەنێ ئەو دۆش بەتەنێ دوای دەکەینە یەکەم فی دووەم فی یەکەم ئەنجامەکە جارێشتر کەواتە سەیری دەکەین ئەکسیلەرێشن دەبێتە سێ بەش بەشێکی دەکەوێتە سەر r بەشێکی دەکەوێتە سەر ثێتا و بەشێکی دەکەوێتە سەر کەواتە ئەکسیلەرێشنیش دەکەوێتە سەر r و ثێتا و phi بەم شێوەیە ئێمە لێرە لە بەشی دووەم باسی سێ کۆردینێتمان کرد باسی پۆلەر کۆردینێتمان کرد پۆلەر کۆردینێت r و ثێتای بەکاردێنین لە سفێریکاڵ کۆردینێت r و ثێتا و phi بەکاردێنین و لە سلندریکال کۆردینێت r و ثێتای پۆلەر لەگەڵ زێتی کارتیزیان ئەمە و جگە لەوەش کارتیزیان کۆردینێتمان باس کردەوە x و y و z مەبەست لێرە ئەوە بوو کە چۆن بتوانین پێناسەی پۆزیشن و ڤیلۆسیتی و ئەکسیلەرێشن بکەین لە کارتیزیان کۆردینێت لە پۆلەر کۆردینێت لە سلندریکال کۆردینێت و لەگەڵ سفێریکال کۆردینێت بۆ دیاریکردنی خاڵێک لە سلندریکال کۆردینێت گوتمان پێویستیمان بە پۆلەر بە کاملی هەیە لەگەڵ زێتی کارتیزیان
و بۆ دیاریکردنی خاڵێک لەسەر تۆپێک دەبێت سفێریکال کۆردینێت بەکاردێنین پێویستیمان بە R و زێتا و فای دەبێت. ئەمە کورتەی چاپتەری یان بابەتەکانی بەشی دووەمی چاپتەری دووەم بوو و لە چاپتەری دووەم باسی کارتیزیان و پۆلەر و سلێندریکەڵ و سفێریکال کۆردینێتمان کرد کە ئەمانە هەمویان دەبێتە بەشێک لە کاینەمەتیکس ئۆف ئە پارتیکڵ، یعنی بزانین کە گوتمان لە بەشی دووەمی چاپتەرەکە یان لە میکانیک یان داینەمیکس ئۆف ئە پارتیکڵ دەبێتە کاینەمەتیکس ئۆف ئە پارتیکڵ لەگەڵ کاینەتیکس. جیاوازیان ئەوە بوو لە کاینەمەتیکس ئۆف ئە پارتیکڵ ئەوە بوو باسی کۆردینێتەکان دەکەین و لە میکانیک ئەنالیتیکال میکانیکس کە بەشێکە لە یان کاینەمەتیکس ئۆف ئە پارتیکڵ کە دەکەوێت بەشێکی گرنگی ئەنالیتیکال میکانیک دەبێت. دەستان خۆش.